سڵای خواتان لێ بێم کاتتان باش لەسەر پرسی دابشکردنی غاز دەمێ قسەتان بۆ بکەم یعنی هەموو ڕۆژێکەوە دەبیستین کە بڕێکی زیاتر غاز بۆ سلێمانی هاتووە و تەنکەری زیاتر هاتووە یعنی قسە لەسەر ئاسایبوونەوەی غاز دەکرێت بەڵام تا ئێستا هاوڵاتی مانگی یەک بتڵ غازی پێدەدێ ئەوش بە فۆرمی خۆراک ئەو ئۆتۆمبیلانی کە بریکاری دابشکردنی غازن لەنێ کۆڵانەکان دەگەڕێن بە فۆرمی دابشکردنی خۆراک یەک بتڵ غاز بە هاوڵاتی دەدەن هەتا مانگی ئایندا ئەو هاوڵاتیە بۆی نییە غاز وەربگرێتەوە هاوکات لە بەنزیخانەکان تا ئێستا یەک لیتر غاز بە 1250 دینارە ینی بازەوە دەکرێت ئاسایی بۆ تۆ بەڵام ئەمە کەم ئاسایی بوونەوەیە کە لە 450 دینارەوە غاز تاوەکو ئێستا لتری بە 1250 دینارەوە نەچۆتەوە ئاسایی بوونەوە ئەوە نییە کە بگەڕێتەوە سەر 450 دینار ینی 1250 دینار بۆ غازی بازرگانی ئاسایی بوونەوەیە و ئایا هاوڵاتی لە مانگێکدا بتێ غازی پێ بدرێت ئەمە ئاسایی بوونەوەی لە کاتێکدا جاران ئۆتۆمبیلی غاز لە کۆڵانەکان دەگەڕا بە شێوەیەکی ئاسایی هاوڵاتی چەند بتڵ غازی بیستایە دەستی دەکەوت ینی ئێستا ئەوە ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی دابشکردنی غازن ئەو بریکارانە شەرگلەیان هەیە کە من بریکارم دواندووە باسی لەوە کردووە کە لە هەفتەیەکدا یەک حیسا غازی بۆ هەیە لە کاتێکدا جاران ئاسایی بۆ ڕۆژانە هەفتانە چەند باوڵێن کاروانە غازی هەبوو لە کۆڵانەکان دەگەڕا ئەوانیش گلەیان هەیە و ئەوانیش دەڵێن ئێمە ڕووزدادی لای خەڵک بن کە وەڵامی پەیوەندی نادەن و لەبەرەوەی ئێمە ژۆک و خەڵک غازمان پێ نادرێت تا بەسەر هاوڵاتیانە دابشکەن وای کە هەیە ئێستا لە کۆڵانەکان ئەو بڕانەی کە هەیە بەو شێوەیە دابەشەکرێت و فۆرمی خۆراک بە فۆرمی خۆراک وکو دەبینین لە پشتەوە بە فۆرمی خۆراک دابەشەکرێت بەسەر هاوڵاتیانە جاب سەر هاوڵاتیەکە گینامڕۆ 32 بتڵ چۆتە بازارەوە چۆتە گناو گەڕەکانە ئەوە بریکار و کارمەندەکان لە تەوزیعات نمانەیە کارمەندەکان بگەڕێنەوە هەر کارمەندە و چوار سیارەیینێ مۆری پێ فۆرمەکان مۆرەکە ئێستا گوێم لێ بوو ینی هاوڵاتی پێتەوت بڕۆ بە ماڵەوە سیارەکە دێتە بەردەرگا بەڵام ناڕۆن ینی ناڕۆن دەسەڵاتی من چییە چیانێک هەتا هەموو گەڕەکانم نووسیوە من بووین بە دوو بەشەوە ئەو قۆڵی تانجەرە دۆری 12 معمەلە ئەمە لای منەوە دە معمەلە ئەم دە معمەلە من دابەشێکەکەم تر بۆ ئەم گەڕەکانی ئەم مەتیقی شار باژێرە ئەوی تریش ڕاپەڕین و تاس و جەو بەکرێجۆ و قلیاسە سەدا چەند ماوەتەوە ئاسایی بێتەوە ینی بە تەواوی وەکو وڵای تر ئەمڕۆ وسبەی ئینشەڵا ئاسایی بێت ئەمڕۆ غازێکی زۆر چۆ دەگەڕەکانە بەنی وا بڵاو کرایەوە کە هەندێک لە شوێنەکان مەسەن غاز نانەوە دابش بکرێت دەستیان بەسەراگرێت مسەوەی قوت بڵاوانە چێ دەستی بەسەراگرێت مە بەس ینی ناڵێت دابشکێنێک لە بریکارەکانیان من نەمێشتو دەچێ دەستیشمان نەگرێت بەسەریان ئەسا چی لەم ساحەیە بکەم جێگەی نابێتەوە دوو معمەلێتیشم ڕاک دۆرە قوڵقوڵە نییە ئەوە گەر نازانمەوە چێ و قسەی کردووە من وتومە لە معمەلەکان ڕایگرن تا ئێرە چۆڵە بێ و کارمەندەکانمان نەگەڕێنەوە ئەمانە تەواو بن ئەو سا دوو معمەلێتیش دەرەکەم سێ معمەلیش وڵە دوان نییە ڕەندە فێڵە قوڵقوڵەیە بەس نازانم چیە ماواڵی بڵاو کردو لەبەر لۆ دەکەی ینی بەڵێ لەبەر لۆتمانە سەرە بۆ لێرا بۆستێ ئێستا ڕۆم بۆ شێو سیارە ئەمە هەر کارمەندەکان بگەڕێنەوە هەواری شار نادوومانە مەلا داوت شەیدانی سەرچنا زەرگەتەی کۆن ئاواوەی نێن ئەو برادرانی تریشمان لەولا ئەینێن بۆ خەبات و حاجیاوە ڕزگاری زەرگەت ئەفو برایم پاشا توی مەلیک ئەوانە بۆ ئەو قۆڵانێ ولا ئەوەی ئینۆلێک زۆر سپاس بەڵەوەی کاگوێبیستی بوون لە سەر دابشکردنی غاز ئەمە بوو بەم شێوەیە تا ئێستا ڕاستە بڕی غاز زیاتر بووە لە پێشووتر زیاتر بووە بەڵام ینی هاوشەی وەکوەوەی کە پێش شەڕەکە بێ ئەوە نییە بەم شێوەیە نییە چونکە بە فۆرمی خۆراکدا بەشەکرێەوە هاوڵاتی لە مانگێکدا یەک بتڵ غازی بۆ هەیە بۆ لە بەنزیخانەکان وەکو باسم کرد لە سەرەتا هەر بە 1250 یا کەمتر یا زیاترە لەم شێوەیە بە پێی بەنزیخانەکان لەبەرەوە هاوڵاتی داواکە ینی ئێستا کە شەڕ نەماوە ینی ڕێکەوتن کراوە ئاگر بەس کراوە غازی کۆرمەر وەکو پێشووتر ینی هیچ گرفتێکی لەسەر نییە بۆ ینی پرسیارەکە ئەوەیە ئەم غازە بەرەمێنانی ئاسایی نابێتەوە وەکو پێشووتر ینی هاوڵاتی ئەڵێ ئەگەر ئەمە شتێکی تێدا نییە ئەم بابەتە بۆچی غاز ئاسایی نابێتەوە وەکو پێشووتر ئەمە زانیاریەکان بوو دەگەڕێمەوە لایەوە